سەرۆکوەزیرانی عێراق حەیدەر عەبادی وتی ئەو ئامادەیە هێز بەکاربێنێت ئەگەر ڕیفرەندۆمەکەی کوردەکان لە وڵاتدا دەیکەن توندوتیژی لێ بکەوێتەوە. لە چاوپێکەوتنێکی تایبەتدا بۆ ئاژانسی ئەسۆسیێتد پرێس ڕۆژی شەممە عەبادی وتی دەنگدانی کوردەکان بۆ سەربەخۆیی پەرەسەندنێکی مەترسیدارە، سەروەری عێراق تێیدا پێشێل دەکرێت. کاتێ جێبەجێ کرا پەنا بۆ هێز نابین بۆ پاراستنی دانیشتوان نەبێت. پاراستنی دانیشتوانی کورد و دانیشتوانی عەرەب و تورکمان و دانیشتوانی نەتەوەیەکە. ئەگەر لە وڵاتەکەمان هەڕەشەی بەکارهێنانی هێزیان لەسەر بوو لە دەرەوەی یاسا ئەوە هێزی سەربازی بەکار دێنین. بڕیارە ڕیفراندۆن لە 25 مانگی نۆدا لە هەرسێ پارێزگای ناوچەی ئۆتۆنۆمی پێک دێنێت بکرێت، پێشبینی دەکرێت دەنگدان لە ناوچەکانی کوردەکان کۆنتڕۆلی دەکەن بکرێت، بەڵام هەرێمەکە لە چوارچەوەی عێراقدایە. Our position is that it is unconstitutional, is illegal. هەڵوێستمان ئەوەیە ئەمە کارێکی دەستوری نییە، یاسایی نییە، پرسێکە بە ڕژدی وەرناگیرێت. ئەگەر وەک ڕای گشتی خەڵکی بێوێت کارێکی باشە، بەڵام سەبارەت بە ئێمە نایاساییە. بەڕوونی پێچەوانی دەستورە، بە تایبەتی ئەگەر لە ناوچەکەدا خۆکێشە هەبێت. لە ناوچەی کوردستاندا بۆ 22 مانگە پەرلەمان کاری نەکردووە، بۆیە قەیرانێکی دەستوری لە ناو خودی هەرێمی کوردستاندا هەیە. لەو باوەڕەدام ئەمە هەنگاوێکی زۆر خراپە بۆ دانیشتوانی کورد و کوردەکانی عێراق. سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی پشتیوانی ڕێفراندۆم دەکات تورکیا کە هاوسنووری ناوچە کوردەکانی عێراقا پەیوەندی بە هێزی لەگەڵ بارزانی هەیە، بەڵام ئەنکەرە بەردەوام فشار دەکات بۆ ڕاگررتنی ئەم دەنگدانە. بەڕێوەبەراتی ئەمریکا داوا دەکات ئەم ڕێفراندۆمە نەکرێت لە باتی ئەوە دانوستاندنی ڕژد و بەردەوام لەگەڵ بەغدا بکرێت، بەڵێنیشی داوە کار ئاسانی بۆ بکات.